لە بەرامبەر داگیرکاری و هێڵی خیانەت با کوردستان بپارێزین. وەک دەزانن نەتەوەپەرستی تورکی داگیرکەر مێژوویەکی دووری هەیە لە دژایەتی گەلی کورد و داگیرکردنی نیشتیمانەکەی. ئاکەپە و مەهەپە نایشارنەوە بە ئاشکرا لە ئێستا و لە ڕابردوو هەمیشە هەڕەشە بوون و هەوڵی داگیرکردنی باشوور و ڕۆژئاوای کوردستانیان داوە. لە چەند ساڵی ڕابردوودا هەر جارەی لەسەر ناوێک لەشکرکێشی سەر باشووری کوردستانیان کردووە. جیاواز لەوەش هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە بزوتنەوە شۆڕژگێڕیەکەی بە تیرۆر بناسێنێت و زۆرێک لە وڵاتانی ناوچەکە و جیهانیش بەهۆی بەرژەوەندیە ئابووری و سیاسیەکانیان هاوکاری دەوڵەتی تورکیایان کردووە و چەندین پیلانگێڕی ناوچەی و نێودەوڵەتی لەسەر گەلەکەمان بەڕێوە براوە. هەندێک کات هەندێ لایەن و هێزی بەناو کوردیش بوونەتە جاش و سیخڕ و هاوکاری دەوڵەتی تورکیایان کردووە. لە شەوی ڕابردوو جارێکی تر سوپای تورکیا لە ناوچەکانی شیلاتزێ و ئامێدی و چیای کوڕەژارۆ هێرشی دەست پێ کردوتەوە و پێش ئێستاش پیلانگێڕی سەر شەنگال و ڕێکەوتنی کازمی بەرزانی لە بەرامبەر شەنگال دروستکردنی دیواری کۆنکرێتی لە نێوان ڕۆژئاوا و شەنگالدا هێرشی سەر ڕۆژئاوای کوردستان هەموو ئەوانە ئاماژەن بۆ هێرشی فراوان لەسەر ئیرادەی ئازادی گەلی کورد. ئێمە وەک تەفگەری ئازادی بە خوێندنەوە بۆ ئەو دۆخەی جیهان و ناوچەکە پێمان وایە پیلانگێڕیەکی گەورە لەسەر گەلی کورد بەڕێوە دەچێت و گەلەکەمان لە قۆناغێکی چارەنووسسازدایە. دەبێت خۆی بۆ ئامادە بکات. ئەو بێدەنگیە کە هەیە واتای تەسلیم بوونە، تەنها ڕێگەیەک لە پێشمانە یەکێتی و یەک هەڵوێستی و یەکریزیە. بەڵام ئەو جارەش بنەماڵەی بەرزانی وەک نەریتی هەمیشەییان خۆیان و چەتەکانی ڕۆژ و پاژماوەکانی داعەش بوونەتە هاوکاری دەوڵەتی تورکیا و ئەیانەوێت هێزی پارتەکەیان و ئەو پێگە و دەسەڵاتەی لە هەرێمی کوردستان و عێراق هەیانە بیخەنە خزمەتی دەوڵەتی تورکیا. سەردانەکانی سەرانی بەرزانی بۆ تورکیا و هاوکار لەگەڵ هێرشەکانی تورکیا ئەوە زیاتر ڕوون دەکەنەوە. ئەوەش جگەل لە خیانەت هیچ واتایەکی تری نییە. دیارە خیانەت لە دۆزی کورد لەلایەن بنەماڵەی بەرزانیەوە بە باڵایاندا بڕاوە و بۆتە مێژووی ئێستا و ڕابردوویان. مێژوو شاهیدی ئەوەیە لە هەر کاتێکدا بزوتنەوەی کوردی گەیشتۆتە ئاستی پێشکەوتن و نزیک بۆتەوە لە سەرکەوتن، ئەم بنەماڵەیە بوونەتە بەشێک لە پیلانگێڕی داگیرکەران دژ بە دۆزی ڕەوای گەلەکەمان لە هەر بەشێکی کوردستاندا. ئێمە پێمان وایە ئەگەر هێزێکی کوردی هاوکاریان نەکات هیچ کاتێک دەوڵەتی تورکیا سەرکەوتوو نابێت لە هێرشەکانیاندا. بۆ ئەوەش ئێمە وەک تەفگەری ئازادی بانگەوازی دەکەین لە تەواوی هێز و لایەنە کوردیەکان خاوەن هەڵوێز بن و بێدەنگی بشکێنن. پێویستە بەرەیەکی یەکگرتوو پێک بێنین لە بەرامبەر داگیرکاری و هێڵی خیانەت. بانگەوازی دەکەین لە تەواوی ئەو هێز و ئەو هێزەی بەناو پێشمەرگە کە بڕیاریان لە دەستی بنەماڵەی بەرزانیە کوڕی ئەم میلەتەن نەبن بە بەشێک لە هێرش و داگیرکاری. ئەرکی پێشمەرگەی ڕاستەقینە پاراستنی گەل و نیشتیمانە لە داگیرکەران، لولەی تفەنگەکانیان بکەنە دوژمن نەک خوشک و براکانیان. بانگ دەکەین لە ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان ڕێگە نەدەن بنەماڵەی بەرزانی یاری بە کەرامەتی خودی ئەوان و چارەنووسی گەلەکەشمان بکات، چونکە ئەوەی دەیکات زیانی گەورە بەرگەلەکەمان دەکەوێت بە خودی پارتیشەوە تەنها لە پێناوی مانەوەی دەسەڵاتی بنەماڵەکەیاندا. بانگەوازی دەکەین لەو لایەنانەی لە ناو پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان بەشدارن ڕێگری بکەن لەوەی پارتی و بەرزانی تاگلایەنە بڕیار بدات لەسەر چارەنووسی هەرێمی کوردستان. ئەوەی لەدەست دەچێت قەوارەی هەرێمی کوردستانە کە دەستکەوتی هەموو گەلی کوردە نەک ماڵی بەرزانی. ئەمە نەک تەنها حیزبولایەنەکانی ناو حکومەت و پەرلەمان، بەڵکو تەواوی حیزبولایەنەکان دەبێ خاوەن هەڵوێستێکی جدی بین بەرامبەر بۆ دۆزەی ڕوبەڕووی گەلەکەمان بۆتەوە. تەواوی گەلەکەمان دەبێت ئەو هوشیاریان هەبێت داگیرکاری دەوڵەتی تورکیا واتای تاڵانکردنی کوردستان و سیاسەتی برسیکردن و بێموچەکردن کە ئێستا لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستان کە هەژمونی بنەماڵەی بەرزانی بەسەرەوەیە بەڕێوە دەچێت بە بڕیاری دەوڵەتی تورکیایە. بانگەوازی دەکەین لە تەواوی هێزە عێراقیەکان
لەشکرکێشی و داگیرکاری بۆ هەرێمی کوردستان پێشێلکردنی سەروەری عێراقیشە دەبێت قبوڵی نەکەن. بانگەوازی دەکەین لە تەواوی ژنان، گەنجان، مامۆستایان، ڕۆشنبیران، خەڵکی سیاسی، پێشمەرگەی تێکۆشەر، ئەکادیمیست، ڕێکخراوەکان خاوەن هەڵوێستی جددی بین و بە چالاکی جۆرا و جۆر ڕێگیری بکەین لە داگیرکاری و خیانەتکاران. پاراستنی کوردستان ئەرکی تەنها گریلا نییە، بەڵکو ئەرکی سەرشانی هەمومانە. بانگەوازی دەکەین لە کوردانی هەر چوار بەشی کوردستان دەرەوەی وڵات بەبێ جیاوازی هەڵوێستی نەتەوەیی نیشان بدەین. ئەوەی لە باشوور دەگوزێرێ گرێدراوی تەواوی گەلی کووردە، نەک تەنها پارتێک یان بەشێکی کوردستان. ئاشکرایە ئەو بێدەنگی و بێهەڵوێستیە، ئاشکرایە بێدەنگی بێهەڵوێستیە، نە ئەخلاقیە، نانیشتیمانیە، نانەتەوەییە. بێدەنگی هێزە عێراقیەکان، هێزە کوردستانیەکان جێگەی گومانە. ئەگەر هەڵوێستیان ڕوون نەکەنەوە جگەل لە شەرمەزاری دەبنە بەشێک لەو پیلانگێڕیە، چونکە واتایەک نامێنێ بۆ بێدەنگی لە کاتێکدا دەوڵەتی تورکیا بۆ داگیرکاری هاتووە. لە کۆتاییدا پێمان وایە و زۆریش دڵنیاین ئەم گەلە لە بن نایە، ئیرادەی ئازادی گەلەکەمان سەر دەکەوێت. ئەوەی تێک دەشتێت داگیرکەرانە، ئەوەی ڕیسوا دەبێت خائینانە. تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان 19/4/2022